ترسم ضلت عاجز بم قسەی بکەم بەڵام فترێکە من کە متابعەی جەناب دەکەم تۆزێک بەڕەقی جوابی ئافرەتەکان نەدەیتەوە جارێ بە تایبەت یەک دووشت زۆر چۆن بڵێ لەبەرەوەی لەگەڵ حاڵەتی منە نزیک بوو پێم ناخۆش بوو یەکێک لەوە ئەوە بوو کە جەناب ئافرەتێک باسی کرد کە مێردەکەی خیانەتی لێکە جەنابەت پرسیار لە کرد کە هۆکاری خیانەتەکە چییە ئایا لە ئەوە شتێک کەم و کورتی هەیە لە ژنەکەیە اینجا من پێم ناخۆشە لەبەر ئەو شتێکی ئەخلاقیە کە پیاوەکە ئەیکە بڵێن لە ئەخلاقی کەمەکە مەسەلەن ئەچێت خیانەتەکە لە شەرت نییە خەتای ژنەکە بێ هەیە ژنەکە پێرفێکتە و کێشەی نیە بەڵام پیاوەکە هەر ئەیکا بڵێ خیانەتەکات و غەڵەتەکات ینی مەبەستت ئەوەیە من ئەڵێم خەتای پیاو نیە خەتای ژنە نازانم ناتوانم بڵام یعنی کەمێک بڵێن زیاتر لە ئافرەت چۆم لەی زیاتر لە ئافرەتەکان تێبگەی لە وەزعان تێبی بەخوا لەبەروی ئافرەتی وەها هەیە هیچ غەڵەتێکی وای تیانە بەڵام پیاوەکە پێشوی بیهێنە و دوای ئەیهێنێ هەر خیانەت ئەکات یعنی بڵێن ئیلاقی بە ئافرەتەکەەوە نییە بەڵام هەندێک جار کە من گوێم لێ بۆ جەنابەت قسەت کردو لەگەڵ ئافرەتەکان گوێم لێ بوو کە ئەڵێ بزانە خەتای تۆیە یاخود خواردنی گەنی بۆ ئامادە ناکە یاخود ئەو شتە ناکەی بەڵام يعني یەکەم هۆکار ئەوەیە کە پیاوەکە لە بڵین لە دین نازانێ لە دین کەم شارەزای یاخود ئەخلاقی بەس تۆزێ ئەو مناڵە دوور خەوە بۆ ئەوەی من و تۆ بگەینە خاڵێک باشە خوشکی گەورە پیاوێ لە سەرەتایە تۆ هەر لە مانگی یەکەمەوە سوکایەتیت پێ بکە لە مانگی یەکەمەوە خیانەتت لێ بکە لە مانگی یەکەمەوە سار بێ لەگەڵتا ڕێز و احترام بۆ باوک و دایک و کە سوکارت دانەنیە خۆشەویستیت نەداتیە سوکایەتیت پێ بکە پیاوێکی باش نەبێت میهرەبان نەبێت باشە بۆ ئەیگەنیتە مانگی دووەم باشە مانگی دووەم هەر بەردەوام بوو بۆ ئەیگەنیتە مانگی سێیەم مانگی سێیەم بەردەوام بوو لەسەر ئەم سوکایەتی و بێڕێزیکردنە بە خۆت و بە کە سوکارەکەت بۆ ئەیگەنیتە مانگی چوارەم مانگی چوارەم بەردەوام بوو بۆ ئەیگەنیتە مانگی پێنجەم بۆ ئەیگەنیتە کاتی مناڵبوون مناڵی یەکەم تەواو بوو بۆ ئەیگەنیتە مناڵی دووەم بۆ ئەیگەنیتە مناڵی سێیەم باشە کەواتە لەمەشە گۆڕاگرە ئەوەی کە ستۆپ بە پیاو ئەکا پیاوی خراپ هەرە بێ ئافرەت پێی بکات ئەمە خاڵی یەکەم من باسی نازام ئەوەی تۆ تێگەیشتوتە بە غەڵەت دەی تێگەیشتوتە من و تومە ئەگەر ئافرەت دەرگا لە پیاو نەکاتەوە هیچ پیاوێک ناتوانێت بێڕێزی بەرامبەر هیچ ئافرەتێ بکەوە ناتوانێت بتوە چی پێڵەن خراپە بەرامبەر ئافرەتی خەڵک بکات من و تومە بەڵێ ئەوەی ڕێگەی خیانەت خۆشەکە ئافرەتە بۆ پیاوی خۆشەکات ئافرەتە لە ماڵی خۆی تێکەدا و ماڵە لە خەڵکی تر شتێکەدات ئیتر نازانم تۆ چۆن تێگەیشتیتەوە یان نازانم مامۆستای بەڕێز ئێستا تۆوە ئەڵێ بەڵام هەیە ژنی هەیە بەڵام ئەچێ خیانەتەکە لەگەڵ کچێکە هەر نازانێ عنی مێردوشتی هەر نییە هەر نازانێ ئەم پیاوە ڕێگا بۆ کچە ئەگرێت ئەمە ئافرەتەکە نەچێتە سەرێگای پیاوەکە خۆی بە زۆر ئەچێتە سەرێگای ئەم نمونانە زۆر لە هەمووەکە پیاوی وها زۆرە مەبەستم زۆر کات خەتای هیچ پیاوێک ناتوانێت بە زۆر قەنەعەت بە ئافرەتکە قەنەعەت بە کچکات کە حەزی لێ بکات و دڵداری لەگەڵا بکات و خیانەتی لێ بکات هیچ پیاوێک ئەو توانایی نییە ئەمە تەماتەکڕین نییە ئەمە تەعەدا و زوڵم نییە بتوانی بە زۆر لە خەڵکی بکەی سیاری لێبسەنی بە زۆر یا ئەتوانێت بە زۆر سیارە لە خەڵک بسەنیە خانووی لێبسەنێت ئەتوانێت مەعاشەکەی ببڕێت بەڵام مەسەلەی دڵ کەس ناتوانێت دڵت بەرێ بە زۆر کەواتە ئافرەتەکە بۆ خۆی دەرگاکاتەوە ئافرەتەکە بۆ خۆی مەسەجی بۆ ئەنێریت بۆ ئافرەتەکە بۆ خۆی ڕێگەی بۆ خۆشەکات کەواتە لە خاڵی یەکەمەوە تا خاڵی کۆتایی هەر خەتای ئافرەتە کە ڕێگە خۆشکەرە بۆ ئەوەی پیاو بێتە ژیانیەوە خۆش لەبەر نەکەم ئەگەر من هەڵەتێگەشم بەڵام حەزەکەم کەمێک زیاتر ئامۆژگاری پیاوانیش بکەی کە چاوداگرن کە گەورەکەم تۆ ئەڵی پیاوت نەناسیوە پیاو وەکو زەنگیانە بە دوای ئافرەتە ئەگەڕێت ئەها زەنگیانەیە کە لێت ون ئەبێت بە دوایە ئەگەڕی زۆر هیلاکۆبی زۆر ماندووە بیت پیاو بە تایبەت ئەگەر کەسێک ڕقابەتی خوای بەسەرەوە نەبێت لەخوا نەترسێت دینی نەبێت ئەو کاتە کەسێ هەر قژی هەبێ بە دوایە ئەگەڕێت بەڵام مانای ئەوە نییە ئەم ئافرەتە ئەم پیاوە ئیتر بتوانێت بە زۆر تەعەدا بکە لە ئافرەتی خەڵک نە ئافرەتەکە ئەو کاتە زۆر بە ئاسانی دێتە بەردەسی ڕێگەی بۆ خۆشەکە دەرگای بۆ ئەکاتەوە ئەدەکەی وەرەگرێت
تەلەفونەکانی وەڵام ئەداتەوە بەڵام ئافرەتی یەک تۆسقاڵ مەردایەتی تیا بێت یەک تۆسقاڵ ڕەوشت و ئەخلاقی تیا بێت دەرگا بۆ پیاوی خەڵک ناکاتەوە مەسەجی پیاوی خەڵک جواب ناداتەوە تەلەفونی پیاوی خەڵک جواب ناداتەوە خیانەت لە مێردی خۆی ناکات یەک تۆزێ ئەخلاقی تیاگێ بەڵام هەر کەسێکیش کە ڕەوشتی نەبوو هەر کەسێکەوە لە خوێنەکەی خیانەت هەبوو ئەو کاتە هیچ مامۆستایەک و هیچ بانخوازێک ناتوانێت کاریگەری کاتە سەر ئەم کەسە بۆیە خوشکە گەورەکەم لە قورئانە خوای پەروەردگار کاتێ باسی عقوبەی زیناکەرمان بۆکە یەکەم جار باسی ئافرەت ئەکات ئەفەرمێ ئەزانیەت وەزانی سەرەتا ئافرەتێکی زیناکار ئەنجا پیاوێکی زیناکار فەجلیدوا كل واحد منهما 100 جلدة لەبەر چی ناوی ئافرەتی هێناوە چونکە ئافرەتەکە ڕێگە خۆشکەرە ئافرەتەکە هۆکاری زیناکەیەت پیاو مەگەر تەعەدای لێ بکە هیچ پیاوێکش توانای ئەوەی نییە تەعەدا لە ئافرەت بکات بە تایبەت لەم سەردەمەیە تێگەی لە کەم حاڵەت هەیە پیاو توانی بێتی بە زۆر ئافرەتی اختصاب بکات لە ملیۆن یەک حاڵەت بەڵام لە مەسەلەی دزیکردنە چکە دزیکردن پەیوەندی بە قووەت و بەهێزەوە هەیە خوای پەروەردگار عقوبەی پیاوی پێشخستووە ئەفەرمێ وەساریق وەساریقەت سەرەتا پیاوێک کە دز بێت ئینجا ئافرەتێک کە دز بێت فەقطعوا ئەیدیهما هەردوو دەستیان ببڕن بۆیە خوشکی گەورەم ئەوەی کەوا ڕێگە خۆشکەرە بۆ زیناکەر ئافرەتە ئەوەی کە درگا لە پیاوی خەڵکە کاتەوە و خیانەت لە پیاوەکەی ئەکات ئافرەتە واللهی ئافرەت مرد بێت هیچ پیاوێک ناتوانێ بە چاوی خیانەتەوە بداتە بەردەم ماڵیشیانە هیچ پیاوێک ناتوانێت سەیری سێبەری بەردرگاکەشیان بکات بەڵام کە کاتێک ئافرەت ناخی پیس بوو کاتێک ئافرەت درگای بۆ پیاوی خەڵک کردەوە لە سناپەوە خۆی بۆ ڕوتەوە کرد بەڵێ ئەو پیاوەش شەرواڵپیسە ئامادەیە لەگە 100 ئافرەتی وایە بیکات بەڵێ خوای پەروەردگار داوای لێمان کردووە چاومان بگرینەوە لە حرام سەیری حرام نەکەین بەڵام لەگەڵ ئەوەشە خوای پەروەردگار حەد و حدودی بۆمان داناوە کۆمەڵی سنووری بۆمان داناوە تۆ ئێستا ڕێگە مەدە زەلامی خەڵک سەیرت کە هیچ پیاوێ ناتوانێت سەیرت کە بەڵام کە ڕێگەتدا هەموو بازاڕەکەش تەماشای تۆ ئەکات هەموو کوڕانی زانکۆ تەماشای تۆ ئەکەن ئەگەر خۆت مەبەستت بێت یەک گەڕەگەکەیتە دوای خۆت ئەگە خۆتیش مەبەستت نەبێ ئەم شارە ناتوانێت سەیری تۆ بکات ئەم شارە بێوێری ئەوەی یان نییە سەیری سێبەری عاداکەشن بکەن ئەوە حەقیقەتە خوشکەکەم تۆ نابێت دیفاع لە کۆمەڵی ئافرەتی بێڕەوش بکەیت بە هیچ شێوازێک بەڵێ ئەوەی ماڵی خەڵکی کاول کردووە ئافرەتە ئافرەت خیانەت نەکات پیاو ناتوانێت تەعەدا و زوڵم لە ئافرەت بکات هیچ پیاوێ بیۆری ئەوەی نییە لە دەرگاوە لە بان دیوارەوە خۆی هەڵداتە ماڵی خەڵکەوە هیچ پیاوێ بیۆری ئەوەی نییە بە زۆر ئافرەتێ هەڵداتە ناو سیارەکەی و بڕوا لەو چەمو دەشتا زوڵمی لێ بکە و تەعەدای لێکا و اختصابی بکە نە ئیلا ئەم ئافرەتە خۆی بۆ جوانەکە خۆی بۆ ئەڕازێنێتەوە تەلەفونەکانی جوا بەداتەوە مەوعیدی لێ وەرئەگرێت قوڕەکاتە سەر خۆی و قوڕەکاتە سەر پیاوەکەشیە ئەی چوە ڕاستەکەی مامۆستا بەتەئکید وەڵا ڕاستەکەی من لە چاوی بڵێن یعنی وەک مەتەحنە بەس لە چاوی خۆمە سەیری ئافرەتین ترم کردووە لەبەرەوەی بۆیە ئەو قسەم کردووەکی ئەم هەموو ملهاو ئەم هەموو نادی شەوانە کێ خۆشەی کردووە چێ ڕەخسەکە بۆ پیاوی خەڵک چێ خۆی ئەفرۆشێت وەڵاکید ئافرەت ئەگەر ئافرەت نەبێ پیا و شەو تا بەیانی چێکە لە لایڤ میوزیکە ها ئەگەر ئافرەت لە مەلهاکان خۆی نەفرۆشیە پیاو بۆچی ئەڕات شەو تا بەیانی نایەتەوە ماڵ و مناڵی خۆی ئیهمال کات ها هەر ئافرەت نییە خۆی بێڕێز کردووە هەر ئافرەت نییە ئاوا ماڵی خەڵکی تێکدا و ماڵی خەڵکی وێران کردووە تۆ ئاگات لە سناپە خوشکی گەورم تۆڵی ئەڵی لەم کەوکەبەیە ناژی تۆ ئاگات لە ئافرەتە چیەکاتت یعنی ئەگەر بۆی بکرایە هەر خۆی ڕوت و قوت ئەکردەوە لەبەر ئەو شاشەیە لە کاتێکا خاوەن باوکە خاوەن برایە خاوەن کە سوکارە ئەی بەڵێ ئەگەر پیاوێکیش لە خوا نەترسێ بەڵێ بەدوای ئەو جۆرە ئافرەتانەیە ئەگەڕێت دەی خوشکی گەورم تۆ نابێت دیفاع بکەیت لە کۆمەڵی ئافرەتی بێڕەوش کە کۆمەلگایان وێران کردووە ڕاستەکەی مامۆستا من دیفاعم لەو ئافرەتانە نەکردو بەخوا ناڵم لە چاوی خۆمە سێرم کردو لەبەرەوەی من هەنێشتم بەسەر هاتۆ کە یعنی بۆیە هەستم کردو کە مەسە ئافرەتێک کە هانەی بۆ جەنابەت بردو پرسیارە لێ ئەکا ئەڵێ شتەکە وایە بڵین هەستم کردو کە کەمە بەڕقی جواب بداوەتەوە بۆیە یعنی بەخوای گەورە
ئەوەندەی خیانەتی زەوجی هاتۆتە لای من زۆربەی هەرە زۆری ئافرەت بووە بەخوای گەورە پیاوی ئەوەنە بە ڕەوشت و بە حەیا ژنەکەی خیانەتی لێ کردووە خوا ئاگای لێ ئەم پیاوە یعنی ئەوەنە میهرەبانە ئەوەنە کەسێکی چاکە ئەوەنە کەسێکی پاکە خوا ئاگای لێ سکت بۆیە سوتێ خوا ئاگای لێ جەرگت بۆی لەتە بێت باشە وەڵاهی ژنەکەی لە چاو خۆی ئەڵی بزنە باشە ئەم پیاوە ئەوەنە قۆزە ئەوەنە پیاوێکی مەرموقە ئەوەنە پیاوێکی شەهادەدار و خوێنەوارە لە مقابلە ئەم پیاوە هەموو شتێکی بۆم ئافرەتە کردووە سیارەی بۆ کڕیوە خانووی کردوتە نایەوە معاشی باشی بۆی بڕیوەتەوە سەفەری تەنانەت سەفەری زۆر وڵاتی پێ کردووە لەو کاتەیە کە خیانەتی لێ کردو ماڵێکە دیاخواڵێ هەفتا وەرەقە بەس لە ناو جزدانەکەیە بووە هەفتا وەرەقە بۆی داناوە بۆی هەر کاتێ پێویستی بە شتت بێ بۆ خۆی بڕە باشترین شت بکرێت لە مۆڵەکان هەشتی مارکە بکرێت شتێ بکرێت کە بڕاندە لەگەڵ ئەوەشا بڕوە خیانەتی لێ بکات ئەخەبەر ئەمە ناو ئەنەی چی بەڕاستی ئەمە ناو ئەنەی چی یعنی خەڵکە بووە دوای 4 مناڵ دوای 5 مناڵ ئەنجا ژنەکەی چوە خیانەتی لێ کردووە یعنی ئەمە جێگەی ئەوەی ئێمە قسەی لەسەر بکەین خوشکەکەم تۆ بێت دەستخۆشی لە منکەی بڵێ مامۆستا دەست خۆش بێت زۆر بەداخەوە ئێستا ئەوەنی ژن خەریکی یعنی ڕاوە پیاوەکە کچ نایکات یعنی ئێستا ئەوەندەی کەوا ئافرەت ماڵ لە پیاوەکەی خۆی تێکەدا پیاوی تر نایکات هەمووی گەنجە بە دوای ئەم ئافرەتانەوە ئەگەڕێت گەنجە ژنی نێناوەچێ زیناکە لەگەڵ ئافرەتە کە پیاوی هەیە کە مێردی هەیە کە مناڵی هەیە یعنی ئەم کێشانە دێتە بەردەسی ئێمە ئەوە نەبێ ئێمە وەکو نەعامە ملمان لەناو خۆڵ و گڵا بێ ئاگامان لە کۆمەلگاکەی خۆمان نەبێت ئێمە ئەمە برینێکە لەسەر دڵمان خوشکەکەم ئێمە ئەزانین چی لەم کۆمەلگایە ئەگوزەرێت ئێمە ئەزانین بەڕاستی کۆمەڵی ئافرەتی بێڕەوشت چیان لە خانەوادەکانیان کردووە یعنی تۆ ڕۆژێ لە ڕۆژان کە من تەمەنێکمان هەیە ئێمە بەڕاستی ڕۆژێ لە ڕۆژان ئەوەی بە مێشکمانە نەهات بێ کشە مۆدێل بووە ئێستا کشە مۆدێل دێتە سەر شاشەکان کشەکەی تۆوە بات خوشکەکەی تۆوە بات خانەوادەی کورتێکە دات پیاو هەبووە لەم شارەیە و تۆتی مامۆسا خاوەن 2 کچ بوومە هەردوو کچەکەم ڕۆیشت خێزانەکەشم ڕۆیشت ئێستا ئەوانش بوونە بە مۆدێل مامۆسا فلانە ئافرەتە مۆدێل بردوەتی ناژوێرم قسە بکەم قسەشم نایخوا لە ماڵ غەزوران شمەڵم کاکە گیان دەستبەرداری بۆ تەواو بڕایە و لە دەستی ئێمەش دەرچووە دەی ئەم کۆمەڵە خەڵکە ئەمانە فاسدن ئەمانە خەڵکانێکن خانەوادەی کورتێکە دەن ئەی تۆ ئەبێت بڵی مامۆسا دەست خۆش بێت داوای لەبوون نەکەم دەستە خۆش بێ بەڕاستی لەبەرەوەی بەڕاستی من ئاگام لەوە نییە ئەوەی دێتە بەردەم من وتارەکانی جەنابتم وتاری هەنە مامۆسای ترە ئاگام لە شتانەی تر نییە بەڕاستی هەر شتێکی دلۆرتۆ نائەخلاقی بێ من هایدێکم لە بەرچاوم یاخود لایە دەم بۆیە ئاگام لەو شتانەی تر نییە بەڕاستی دەستە خۆش بێ من باسی ئەم کۆمەلگایە ئەەکەم نامەوێ ئەم کۆمەلگایە بڕوات ئێمە ئەم خاکۆڵاتەمان خۆشەوێ خانەوادەی کوردبان خۆشەوێت یعنی ئەم شارە شارێکی جوانە ئەم هەرێمە هەرێمێکی جوانە ئێمە نامانەوێت کۆمەڵی خەڵکی بێئەخلاق سەپۆرت بکرێن و ڕەوشتی ئەم کۆمەلگایە تێک بن بەڕاستی ئێمە هاوار ئەکەین کاکە گیان ئەبێ هەموو شتێ حەد و حودودی بۆ دان بدرێت سیارەکە کاتێک بۆ نمونە ئێستا کامێرە دانراوە بۆ ئەوەی سیارە تیژڵەوی نەکات و کۆمەلگاتێک نەدا و خەڵک نەکوژێت ئەڵێ لەسەر ئەم جادەیە بۆت هەیە لە 6 بڕۆیت جادەیەکی تر بۆت هەیە لە 80 بڕۆیت لە شوێنێکی تر بۆت هەیە 100 بڕۆی لە شوێنێکی تر بۆ هەیە 110 بڕۆی زیاتر بۆت نییە بەڵام ئێستا خەڵکێکەیە سنووریان تێپەڕانوە هەموو سنوور ئێستا خەڵکەیە بەڕاستی ینی سەحالیان شتێک نییە ئێمە ناڵین کەرتی تەندروستی شتێک نییە بە ناوی حەد و حدودەوە سنوور نەماوە خەڵکێ دێ بۆ تەجمیلاتی سمتی ئافرەت دێەوە بەڕاستی گەورەترین شەرمە بڕۆ بزانە سنتەری تەجمیلاتەکان چی وەسقێکی تیا ئاگوزەرێت چی خەڵک هەیە لە ژنەکەی خۆی جابۆتەوە لەبەر ئەمە بیانووی لێگرێت ئەڵێ ژنەکە تۆ 3 مناڵەت هەیە بۆچی سمتی خۆت گەوراکەیتەوە کاکە کێشەکان دێ بۆ لای من کێشەکان دێ بۆ لای مامۆساکانی تر ئافرەت هەیە و تۆتی ئەگەر ئەو عملیاتە نەکەم ئەگەر سمتم گەورە نەکەم و حەشە لە ڕووی بەڕێست و بینەران و ئەو خوشکە بەڕێزانەی ترم داوای جیابوونەوە دێکم ئەبێ ئیلا تەلاقم بیت هاتۆ تۆتی مامۆساگیان من 33 وەرەقم نییە بیدەم بە عملیاتی سمتیە باشە دوای ئەوە بەخوا پیاوەکەم بان کردەوە وتموە براکەم تۆ بم خێزانە دڕازیم تۆتی بەڵێ ڕازیم دەیوتومە کاکە گەر یەک تۆزی عەقڵەتەبی ئەبێ بزانی کە ئەم ئیشەی ئەیکا بۆ تۆ نییە ئەبێ بزانی کاکە یعنی ئافرەتی وا هەیە پیاوی وا هەیە نازانێ گوناحە یعنی نازانێ مەسئلەکە چییە ئەڵێ مامۆسا من بە تەواوی لاشەی خێزانم ڕازیم بەڵام ئەم داوای تەجمیلاتم لێکات ڕۆژێ بەلوتی وتمان قەیناکە ڕۆژێ چەناگەی وتمان قەیناکە بەڵام ئێستا هاتووە داوای شتی یعنی شتانێکم لێکات بەڕاستی توانام نییە و بەڕاستی من پێویستم بەم شتانەش نییە دەیبرا ئەم کابرایە لە گوێ گایە نستووە
ئەسڵ وایە ئەم پیاوە تێبگا کە ژنەکەی ئەیوێ بۆ کەسانی تر ئەمە بەکاربێنێت ئەگینە ئافرەتێ بێوێ سمتی گەورەکە و لە بازار و لە زانکۆ و لە شوێنە گشتێکانە بسوڕێتەوە دەریخە ئەمە بۆ چییە؟ ئەخە ئەمە نە هەنار ئەگرێت نە پرتەقاڵ ئەگرێت ئەمە نە بان قبڵی ڕەسیدی بانقیم زیادەکە ئەمە بۆ چییە؟ ئەمە ئافرەتە مشتری بۆ پێیاکات ئەمە حەقیقەتە بڕاستی بەڵامی تر خۆ بەخوای گەورە ئەوروپاوە وانیە بەخوای گەورە خەڵکێک لەو ئەوروپایە ئەژێت ئێستا ئەو جەماعەتە لە ئەوروپا ئەژین لە ئەمریکا ئەژین وەڵی ئەو ئافرەتانەوە ناکەن وەڵی کاکە ئەوان قێزیان ئەبێتەوە لەو مۆدیێلاتانە وەڵی ئەوەی ئەو کارە بکات ئیلا بۆ شوێنی لەش فرۆشەکان ئەو کارە ئەکرێت یعنی ئەگەر کەسێک پۆڕن بێت کەسێک بێت کەوا ئیتر لەگەڵ کۆمەڵێت تۆڕی چی پێڵێن بێ ئەخلاقیە ئیش بکات ئەو جۆرە تەجمیلاتاناکات ئیتر لاشەی پێ ئەگۆڕن بۆ ئەوەی عەرزیکەن مشتری بۆ پێیاکەن بەڵام ئێستا خەڵک بۆ ناو بازاڕەکان ئەیکات بۆ زانکۆکان ئەیکات بۆ ملاولا ئەیکات ئەو کۆمەلگایە فەسادە بێ کاکە یعنی ئەوەی کەوا دەسەڵاتە لەم شار و وڵاتەیە خۆی کچی هەیە خۆی کوڕی هەیە خۆی خانەوادەی هەیە حەز ناکات کچ و کوڕەکەی تێک بچێت حەز ناکات خانەوادەکەی تێک بچێت ئێمەش حەز ناکەین بەڕاستی کشەکانمان سەرسام من بە کۆمەڵێک دوو لە ڕیجەنابتان خەڵکانی مفسید و بێڕەوشت ئێمە نامانەوێت تێکچێ بەڕاستی زۆر جار لەسەر شاشەکانەوە ئافرەتێ دێت باسی یعنی خراپەکانی خۆیە کاوەکو شانازیەک لەگەڵ پیاوێکا دەچوون بە ئازادانە وام کرد لەگەڵیا وام کرد لەگەڵیا وام کرد لەگەڵیا ئەم شاشەیە لە ماڵی تۆیایە کچە شرینەکەم کچەکەی تۆ تەمەشای ئەکات خوشکەکەی من تەمەشای ئەکات لە کۆتاییە ئێمە هەمومان وەک دەمکی تەسبیح وای یەکتری ئەبەستینەوە ئەم کۆمەلگایەکی موسڵمانە پڕە لە شەرم و حەیا کاتێک کچێ لە کۆڵانێکا لە گەڕەکێکە بڕات یعنی شەرمەزاریە بۆ ئەو هەموو گەڕەکە کەواتە خوشکی بەڕێزم من ئەوەی باسم کردووە ئەوە نەبێ خوێم کرد بێتە سەر برینەکە بەس بەڵکو ویستومە ئەو برینە تیمار بکەم و ساڕێژی بکەم